کۆتایی وتارەکەم بەو بەسەرهاتە شیرینە دێنم کە مامۆستای پایەبەرزی کورد مامۆستا شێخ محەممەدی خاڵ لە کتێبی ناڵەی دەرووندا ناڵەی دەروون بە چەند تەبعێک چاپ کراوەتەوە ئەوەی کە دەستگای ئاراست چاپی کردو لای منە لاپەڕی 150 یەک بەرگە مامۆستای خاڵ لە ناڵەی دەروون لە لاپەڕی 150 دەفەرمێ کابرایەکی پیاوانەی دەوڵەمەندی دەسەڵاتداری خاوەن پێگا سەردانی تیمارخانەیەکی کرد جاکە ئەو کتێبەم دەخوێندەوە سەیری وشەکانم دەکرد مامۆستا کە باسی شێتەکان دەکات بۆ یەک جاری وشەی شێتخانەی بەکار نەهێناوە بە داوای لێبوردنەوە وشەی شێتی نووسیوە یعنی لە شەستەکانە ئەو وەعیەی هەبووە ئەو مەلای کوردی ئێمە بووە ئەو کاتە ئەڵێ کابرا سەردانی تیمارخانەیەکی کرد کە ئەو کەسانی تووشی نەخۆشی عەقڵی و دەرونیەکان بوون واتە شێتەکانی لێبوون ناڵێ سەردانی شێتخانەی کرد ئەڵێ تیمارخانە واتە چۆن خەستەخانەیەک هەیە تیماری عەقلیش دەکرێ ئەو کەسانە ئەگەر پسپۆری تایبەت لەگەڵیانە دانیشێ بزانێ هۆکاری تێکچوونی عەقلی ئەم مرۆڤە چییە ڕێگا زانستیەکانی لەگەڵ بگرێتە بەر بەڵێ خۆشەویستان ئەو پیاوە بەڕێزە دەفەرمێ کە سەردانی کرد سەردانی ئەو تیمارخانەی کرد جا زۆر جار ئەو دەوڵەمەندانە ئەو خاوەن کەسایەتیانە ئەو دەست ڕۆیشتوانە حەزیان بە مەدریسی ئەو کەسانەیە کە تۆزێ ئاوا مەیلە و شێتەڵوکەن بینی یەکێکیان لەسەرخۆ هێ من قسەی جوان دەکا ڕوخسەتی خواست لە تیمارخانەکە وتی من ئەم شەو ئەم شێتە دەبەمەوە ماڵەوە تەندە قسەیەکی خۆشم بۆ بکە خۆم زۆر خەمبارم وا مەزانە ئەوەی کەوا گاڵتە بەو دەکا بۆ خۆی زۆر خۆشحاڵ بێ بەخوا جاری وای ئەوی شێتە بە نوعێکی تر بردیەوە ماڵەوە ئێوارە مێزی دانا و لە باخچەکەی خۆیانە دانیشتن وتی مێزمان بۆ بڕازێننەوە عەرەقی دانا و پەرداخی دانا و میوە و خواردنەمەدنەکانی دانا پەرداخی عەرەقی بۆ کابرای شێت تێکرد ئەویش لەسەر مێزەکە لەگەڵی دانیشتە بوو وتی بخۆوە ئەو بۆ خۆی خواردیەوە شێتەکە وتی ناخۆمەوە دیسان ئەو پەرداخێکی تری خواردەوانێ و خەریب و سەرخۆش دەبووتی بخۆوە بیخۆ وتی قوربان من ناخۆم وتی بۆ ناخۆی وتی وەڵا جەناب من بیر دەکەمەوە پایدار من بیر دەکەمەوە تۆ لە ئێوارەوە خزمەتی منت کرد سوپاست دەکەم منت هێنایە دەرەوە و لەناو ئەو خەڵکەدا و ڕاستە من خۆم دەناسم کە پێم دەڵێن شێتم و لە تیمارخانە لە شێتخانە هاتوومە دەرەوە بەڵام من سرم سوڵماوە تۆ عەرەق دەخۆیتەوە بۆ ئەوەی سەرخۆش بی و قسە ببزڕچێنی و بەملاولادا بکەوی وەکو منت لێبێ بەدەستی خۆت دەتەوێ خۆت شێتکەی ئەستا من بیر لەوە دەکەمەوە تۆ بۆیە عەرەق دەخۆی وەکو من خۆت شێتکەی بەڵام باشە تۆ بە من دەڵێ عەرەق بخۆ ئەی من عەرەق بخۆمەوە وەکو چێم لێبێ ئاخ من هەر بۆ خۆم شێت و بەدبەختم ئەڵێ کابرا لەو کاتەیە جار هەیە یا قسەیەک کار لە دەرونی ئینسان دەکە وەڵڵی قسە هەیە ژیانت دەگۆڕێ بڕیارێکت پێدەدا ژیانت دەگۆڕێ ئەڵێ ئەو قسەیە کاریگەری لەسەر ناخ و دەرونی ئەو پیاوەدانا تەواو لەشی سارد بۆەوە پەرداخەکەی دانا بانگی ماڵ مناڵی کەوتی ئەو پەرداخ و شوشە و بتڵوشتانە هەر هەمووی بڕێدەن و بیشکێنن وعد و بەڵێن بێ لەگەڵ خوای خۆمدا تا ماوەم عەرەق نەخۆمەوە واللهی ڕاست دەکەی خۆ من کە سەرخۆش دەبم بەیانی ژن و مناڵ پێم دەڵێنەوە ئەم شەو چیت کردو و چیت شکاندۆ و چی جوێنی و قسەی ناشێنت بێتووە جار هەیە لە ناو نوێنەکەی خۆمان ڕشاومەوە هیچ لەشی خۆم نەهێشتە خۆم پیس کردووە واللهی ڕاست دەکەی من بخۆمەوە بۆی وەک تۆم لێبێ بەڵام شێت بخواتەوە وەکو چێ لێبێ شێتەکە ئامادە نەبوو عەرەق بخواتەوە بۆیە چەند جوانە ئێمە کە کەسێکمان بینی تووشی نەخۆشی دەرونیەکان و عەقڵیەکان بوو کە شێتی سەر جادەکان بوو لە جیاتی گاڵتەی پێ بکەین بە خۆماندا بچینەوە ئەو عەقڵە بەهی خوا بزانین و دەرسی لێ وەرگرین نەک پێی ڕابێرین